سارا بۆ خاتری خواوە لێرە چی دەکەی تۆ؟ سارا غەریبیم دەکردی. من غەریبی تۆ ناکەم لە کۆڵم بەوایس هەمێردەکەم دەبینە مێردەکەم لێرەیە. ئاگام لێ لەولایە تاقیبم دەکردن دەزانم نایەتەوە جارێ. تاقیبیشمان دەکەی ئاخ خێرە بۆ بازم لێ ناهێنی تاکەی لە کۆڵم نابیەوە. سارا ئەمن هەموو شتێکم تاقی کردەوە ناتوانم خۆشەویستی تو لە درم دەربینم. نامەوێ خۆشت بێم بۆ خاتری خوا ژیانم تێک مەدە تووشی موشکلە مەکەوە هات بڕۆ. سارا هەر لۆمنی سارا. باشە برا باش قسەی دەکەینەوە باش خوارد لەگەڵ سارا سەلامەتی؟ هیچ نییە خۆی شتێک نەبووە؟ نا هەر تۆزێک سرم لە گێژەوە دێ. بچینە دکتۆر؟ هەر لە لای کلارابم چاک. سارا ئەجان ئەگەر دڵی سێ دکتۆر نا هیچ نییە بەس دڵنیایی؟ تۆزێک پیاسە بکەین بە کلارا با بڕۆینەوە ماڵێ زوو بڕۆینەوە. دڵنیای باشی؟ سارا تو ناوەتلی هێشتا لە ئاناسەکانمدا دەژی وەکو برینەتلی قەدیم کە هەرگیز چاک نابێتەوە. سارا زۆر شتم تاقی کردەوە تا لە بیرت کەم. سارا ئەو لەگەڵ چی قسە دەکرد؟ قسەم نەدەکرد خەریکی خواردن لێ نابوو. سارا چیە لە دەنجی پیاوە چی بوو؟ دەنگی کەس نەبوو دیاکۆ. سارا هەتا ئێستا هیچ شتێکت لەم نەشاردیتەوە. هیچم لێ نەشاردووە بەخوا قسەم نەدەکرد من. پێت دەڵێم جێب لە دەنجی پیاوە چی بوو؟ بینەوە تەلەفۆنەی بینە. سارا تو ناوەتلی هێشتا لە ئاناسەکانمدا دەژی وەکو برینەتلی قەدیم کە هەرگیز چاک نابێتەوە. سارا زۆر شتم تاقی کردەوە تا لە بیرت کەم. چوومە زۆر وڵات بە هەزاران شار و شوێنم بینی. دکتۆرەکەم گوتی دڵنیام لە بیری دەکەی بەس نا دووری چەندین میل نەبووە شیفا بۆ لە بیرکردنی تۆ. سارا ئەوە چییە؟ ئەو بەڕەڵایە. بەڕەڵا چییە؟ دیاکۆ خەجاڵەت سەردارە. سەردار ئەدی لە ئەوروپایی نەبوو سەردار؟ نازانم ئاگام لێ نییە بەخوا بۆ خۆی دەنگی ناردووە. قیمەتە دیسان دەستی پێکردەوە؟ ئێستا تەلەفۆنی لە بۆ دەکەم بە خۆم دەزانم چی لێ دەکەم. ناتوخوا بێدەنگ بە! دیاکۆ تەلەفۆنی بۆ بێدەنگ بە بێدەنگ بە. ئەلو گیانەکەم؟ قزڵ قڕ بەس پێم ناڵی کورە تو کەنجی دەبێ بەشەر. هەتا و کاتەیە تو دەمریت و سارای مارە دەکەم. ئەگەر پیاوی دێ ڕووبەرۆ ئەو قسانە دەکەی. وەڵڵاهی لە خوای نەبی لە عەبدیار ناترسێم. ئەرێ سەردار تۆ بەشەری بۆ وازە ژیانم نایەنی بۆ لە کۆڵم نابیەوە چی لە ژیانی من دەوێت؟ سارا ئەوە توی؟ سارا دەزانی ئەو ڕۆژەکە لە پارکلێتوم دیت لەگەرەوە من دارەی چم لێ هات؟ ها دەزانی سارا؟ هەی بێشەڕەفە تو چاودێری مەش دەکەی؟ چاک بزانە هەتا واز دێناینم دایم دەی ببمە کابوس دێت واستان لێ ناینم. پێم بڵێ لە چەند دەری؟ ئێستا دێم دەوت و دەرە دەشتێنم. دەمودانی من دەشتێنی؟ وەرە لە ماڵێم وەرە لە ماڵێم وەرە دەوەرە. ئەرێ سەردار بۆ وازمان لێ نایەنی چی گوناحێکم کردو بۆ تۆی خوا قستە زەڕێگەی منەی خوا. کەینە واز دەینم؟ ئەو کاتی واز دەینم کە ئەتوو منداڵەکەشتم کوشت ئەو جا خۆم دەکوژم. سەردار پێم لە ماڵ چەند دەرا؟ هەر لە جێی خۆیتی وەرەکن ساحەکەی. ئێستا بەڕێ دەکەوم. دەوەرە. دیاکۆ مەڕۆ بۆ لایە و بڕەڵایە توخوا مەڕۆ دیاکۆ بیکە بە خاتری خوا مەڕۆ. بێشەڕەفەی پیاو نەکەم ناگەڕمەوە ئەو ماڵی. توخوا دیاکۆ مەڕۆ بە خاتری خوا. دەنجی نەکەم ناگەڕمەوە ئەو ماڵی. توخوا دیاکۆ مەڕۆ بە خاتری خوا قوربەت دەرە مەکە دیاکۆ.